گەلێک ئازادی بوێ دەبێت نرخی ئەو ئازادیش بدا. هیچ میلەتێک بەبێ زەحمەت و تێکۆشان، بەبێ فیداکاری، بەبێ بەختکردنی ڕۆڵە بە نرخەکانی خۆی بە ئازادی نەگەیشتووە. گەلی کوردیش و حیزبی ئێمەش کە پێشڕەوی خەباتی گەلی کوردە لەمێژە ئەوەی دەزانن کە ئازادی فیداکاری دەوێ، خۆ بەختکردنی دەوێ. کاروانی شەهیدانمان درێژە، بەڵام ڕەنگە لەوەش درێژتر بێ. ئێمە لە ڕۆژی شەهیدبوونی شەهیدانمان لەمێژە بریارمانداوە ناگرین، لەمێژە بریارمانداوە کە تەنیا کارێک کە دەتوانین بکەین و لە بەرچاو و لە بەر بیری شەهیدانمان شەرمەزار نەبین ئەوەیە کە ڕێگای ئەوان بەرنەدەین، وەک ئەوان تا سەر ئەو ڕێگایە بڕۆین، لە هیچ تەنگ و چەلەمەیەک نەترسێن، لە هیچ سەختیەک نەکشینەوە. خەباتی ئێمە خەباتێکی ڕەوایە، خەبات بۆ ئازادی میلەتێکە، خەبات بۆ دوا ڕۆژی منداڵەکان و نەسلەکانی دیکەیە. ئەگەر ئێمە وەک ئەو نەسلە ئەرکی خۆمان بە چاچی بەجێ بگەێنین، دەتوانین هیوادار بین کە نەسلی داهاتوومان شەهیدی نەبێ. هەروەها کە ئەگەر نەسلی ڕابردوو یا نەسلەکانی ڕابردوو بە چاچی ئەرکی خۆیان بەجێ هێنابە، ڕەنگ بێ ئەو نەسلی ئێمە شەهیدی نەدەبوو. بۆیە بیرەوەری شەهیدەکانمان جارێکی دیکە دەمانهێنێتە سەر ئەو بڕوایە کە بیر و باوەڕێکی چەسپاو بەدڵێکی پڕ لە شۆڕش و بە هیوایەکی زۆر خەباتی خۆمان درێژە پێ بدەین. ئەو خەباتە ئاکامی دەبێتە دووشت، هەم گیانی شەهیدەکانمان شاد دەکا و هەم میلەتەکەمان ڕزگار دەکا بۆ ئەوە ئیدی لە دوا ڕۆژدە شەهیدمان نەبێت.